پاش زیاتر لە 7 ساڵ نەبارینی بەفر و ساڵێکی وشکە ساڵی سەخت لە شاخەکانی باکووری گەرمیان بەفرێکی زۆر باریوە و بەمە و زمناکۆ و بەرانان و گوڵان سپیپۆش بوون بەمەش هاوڵاتیانی گەرمیان دڵخۆش بوون. هەرەوەڵا هاتین جێ بگۆڕین و هاتین بۆ بەفرە شەڕە بەفرەکەین و ڕۆینەوە مارەوەڵا. چەندێکە لە دەربەن بەفر نەباری؟ وەڵایی ئەوە لە 2013 بەفرمانە دینیە ڕایژی کەرولاڵین ئای براڕۆ وەڵایی گۆ بەس 10 ساڵەوە بەفرمانە بینیە ندی بدین بەخۆ زۆر خۆشە بەفر ئەوە بەفر چەندێکە لێرە؟ وەڵایی لە سەعاتێکی نیۆڕان مەیرە هەرەوەڵاوە 5 ێوارەی شەڵا گەرمانە بەرماڵ و ڕێن و چاوتان ماچەکەم نعمەتی خۆی گەورەی ئەمە هیوادارم خەڵک بێت و یاری و خۆشی و شادی خۆیان بکەن و چەند ساڵە لە دەربەن بەفر نەباریوە؟ وەڵایی بە پێ و زانیاری منان بێت لە 2016 نەباری. 2016 ئێستا کە باریوە چۆنە؟ وەڵایی هەستێکی زۆر خۆشە نیعمەتێکی خۆی گەورەیە بەڕاستی چۆنەوە هاتوویتە دەرەوە؟ وەڵایی من ڕاستی ئێستا لە ئیمتیحانتەوە بووە ئێستا هاتم بەس بەخوا ئیش شتێکی بۆ ماوەیە خەریکە ڕقەمەوە بە باوکی خۆمەچ. هەندێک لەو کەسانەی هاتوونەتە دەرەوە بۆ یەکەم جارە بەفر دەبین و کاتی خۆیان بەسەر دەبەن و یاری دەکەن. ئەسینات لەکوێوە هاتووی؟ هەڵا لە دەریوێن جاری تر بینیتەوە بەفربارێ لە دەربەنی خانە یەکەم جارتە؟ هەڵا یەکەم جارمە. یەکەم جارتە؟ پێ خۆشە هاتووی بۆ ئێرە بۆ ئەوەی کە یاریەکەی و شەڕە تۆپەڵەکەی ئەومانە؟ وەڵا زۆر بێم خۆشە. باسی ئەوم بۆ بکەدەی چی و کرد و ئەمڕۆ چی و کرد؟ هەڵا یاریم چوومە ناو بەفرەکە یاریم کردی. من دربن جايين ساكنين بدربن احنا نشوف الاجواء الثلجيه جميله اول مره يعني قبل قديم 2011 هي سنه هاوڵاتیان ڕوویان لە شاخەکان کردووە و بەشێکیان شەڕە بەفر دەکەن و بەشێکیان شێرە بەفرینە دروست دەکەن بەڵام ئەوەی زۆرتر خەڵکی دڵخۆش کردووە لە وشکە ساڵی ڕزگاریان دەبێت. ڕێبین محەممەد شارپێس شاخی بەرانان.